بنای خوای گەورە و میهرەبان ئێمە وەکو ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی دادگەری ئەمڕۆ هەستان بە جێڕانی ئێوارە کۆڕێک و بەڕێز مامۆستا مەلا سەرهەد بانخوازی دەڤەرەکەمان خوای گەورە پاداشتی بداتەوە بەدوا بەدوای ئێوارە کۆڕەکەمان بە پێویستمان زانی مامۆستایان ڕیسپیان و ئەندام لایەنگران بە بۆنەی هاتنی جێژنی ڕەمەزانی پیرۆزەوە داوینکردنی قاتی جێژن بەسەر بەڕێزیاندا و لێرەوە دەستخۆشی لە خێرخوازانەکەین کە هەموو کاتەکان هاوکارمان بۆ ئەنجامدانی ئەو پرۆژانە ئەنجامدانی ئەو هاوکاریانە لێرەوە دەستخۆشانێکین خوای گەورە پاداشتیان دەتەوە. بەخۆی دیاری شتێکی زۆر بە نرخە بە تایبەتی لە ئیسلام ئاماژەیەکی جوانی پێکراوە کە دەفەرمێت تەهادو تەحابۆ هەدیە ببەخشن خۆشەویست دەبن ئێجاگە بێت و قەڵامێک بی گوڵێک بی یان هەر شتێبی ئەگە بێت و برن شتەکە برن زۆر ئەوەش نەبی گران بەهاش نەبی بەڵام کاتێککە ناوی دیاریت لێهینا کەسەکە زۆر جا ئەبینی برن معارض لەوەی کەواگری باڵێن وەنیا کاتێککە ناوی دیاریت لێهینا یەکسەر کەویتە سەر چۆک لە ئەو قسەیەک چونکە تەهاتوو تەحابۆ فەرمودەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم گومانیشی تێدانی کە فەرمودەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بریتیە لە خۆشەویستی و تەبای و برایەتی و شتی زۆر جوانە بەڕاستی. بسم الله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. پێشەکی دەستخۆشیتان لە یەکەم لەو کەناڵە بەڕێزەتان و دەستخۆشیتان لە یەکەم لەو هەدیە و دیاریە بە نرخ و بەڕێز ئەگەر هەدیە و دیاری کەمیش بێ مادەم هەدیە هەر دەبێت ئینسان بە نرخی بزانی و بەهایەخی پێ بدە هەرکو پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمی تەهادو تەحابۆ یعنی پێویست ناکە حەدیسەکەشی بکەینەوە. دەستخۆشیتان دووبارە دەستخۆشتان لە یەکەم لە ئەو هەدیە جوانە و هەدیە بە پێزە لە کاتی خۆیتی و ئەگەر پارچە قماشێکی بێ و قاتە لە بۆ مسلمانان وهەیە خەڵکی وهەیە کەم دەرامەت و دەستکورتە بەرەبەری جەژنە و ئەتوانێت لێ خۆ حازر بکە بیدرودە بەری بکە ئینشاء الله دووبارە و سێبارە دەستخۆشتان لە یەکەم خوات زە خێرتان بدات و ئینشاء الله.